الله سوفان كاتان باش سوفان ڕاستەکەی هەڵوێستی ئەمریکا ئەوەندەی من بینیومە لەو دووڕاگەندراوەی تۆم باراک نوێنەری دۆناڵد ترامپ و کاروباری سووریا زیاتر ینی هەڵوێستێکی دیکە نەبووە بەڵام تۆم باراک سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ناوچەکە بەرجەستەکە دەکات و نوێنەرایەتی سیاسەتی ئەمریکا دەکات بۆ ناوچەکە من میوانەکەم با بناسێنم مێگان بۆ دێت ئەو بەڕێوەبەری توێژینەوەی لە پەیمانگەی ئاشتی کورد لە واشنگتن مێگان شارەزایەکی باشی لە کاروباری ڕۆژاوای کوردستان و پرسی کووردا هەیە و بە بەردەوامیش هەڵبەتە سەردانی ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستانیش دەکە هەر ماوەیەک لەمەوبەر خۆی لەوێ بوو بە وردی چاودێری دۆخەکەی دەکرد بۆیە من گفتوگویەکی لەگەڵ بکەم سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا و خۆی لە ڕۆژئاوای کوردستان چی بینیوە دۆخەکە چۆن بووە مێگان thank you very much بە یانە سەردانی ڕۆژاوات کرد چیت لەوێ بینی لە ڕۆژاوە ئەو کاتە پێکدادان هەبوو گرژی هەبوو لە نێوان هەسەدە و حکوومەتی سووریا بەڵام تۆ چیت بینی لە واقع لەوێ لە حەلەب لە دەوروبەری ڕۆژاوە چیت بینی من لە باکووری ڕۆژهڵاتی سووریا بووم لە قامیشلو و لە جەزیرە بووم بەڵام ئەوەی ئەتوانم بڵێم کە هەموو ئەوانەی کە لەوێ بوون خەڵکی ڕۆژاوە کورد لە سووریا ئاشتی دەوێ دەیانەوێت نوێنەرایەتیان هەبێ ئەمە ئەو دووشتانن کە تا ئێستا دوای 12 ساڵ لە شەڕ و دەیان ساڵ لە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتێکی ناوەندگەرا و دیکتاتۆردا تایسە بەدەستیان نەگەیشتووە زۆرێک لە خەڵکی ئاواتیان نەخواست دوای نەمانی ئەسەد مافەکانیان بەدەست بگاوە بتوانن ناوچەکانی خۆیان بەڕێوە بن و لە دەستوردا مافەکانیان پارێزراو بێ و حکوومەتێک بێ حکوومەتێکی دیموکرات بێ و حکوومەتێکی پلڕاڵ بێ فرەیی بێ و ڕێز لە هەمووان بگرێ بەڵام بەداخەوە ئەو چەند مانگی پێشوو کە من لەوێ بووم حکوومەتی ڕاگوزە لە سووریا لە دیمەشق نەی سەلماند و نەیتوانی ئەم دڵنیاییە بداتە ئەو پێک هاتانێک کە لەوێ هەن بە تایبەتی کوردکە لە سووریا بۆیە من قسەم کردو لەگەڵ خەڵکی ئاسایی لەگەڵ خێزانەکان لەگەڵ کچان ژنان پیاوان قسەم کردو لەگەڵیان ئەوە لەگەڵ بەرپرسان قسەم کردووە ئەوان دەڵێن ئێمە خۆمان بەدەسەوە نادەین ئێمە واز لە مافەکانی خۆمان نایەنە لە قامیشۆ لە کۆبانێ ئەگەر بچی قسەیان لەگەڵ بکەی هەموو بە کوردی قسایەکەن کوردێکی زۆر پاک و خاوێنن و ومێدێکی زۆریشیان هەیە ژنان و پیاوان هەموو پێکەوە کار دەکەن هێزی ئەمنین وڵاتەکەی خۆیان دەپارێز ناوچەکانی خۆیان دەپارێزن ئەیزیدیە مسلمانە کریسیانە هەمویان پێکەوە ڕێز لە یەکتر دەگرن کۆمەلگەیەکی جوانیان هەیە بەڵام هەمویان پێکەوە نایانەوێ خۆیان بەدەستەوە بدەن نایانەوێ واز لە مافەکانی خۆیان بێنن بەڵام ئەوەی کە بینیتان بەرامبەر بە عەلەویەکان و دروزەکانی کراوە ئێستاش هاتە سەر با بڵێن کورد لە شێخ مەقسوود و لە ئەشرەفیە بەداخەواتە بۆچی ئەو هێرشێکە کراوەتە سەر کورد لە حەلەب دیاریکراوی لە دوو ڕۆژی ڕابردوو لە دژی گەلی کورد و هێرشە کراوە لە هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە ئەمە ئەم دوو تیژەی کە هەیە شکستە دوای ئەوەی کە حکوومەت نەیتوانی حکوومەتی سووریا ئەوەی کە بەڵێنی دابوو ئەو ڕێکەوتنی کە کرابوو جێبەجێ بکاوە ئەم شکستە هشکستی دیکەی بە دوای خۆیان هێنا وەک باسم کرد بۆی کە تۆ حکوومەتێک دروست بکەی کە هەمووان خۆیانی تیا ببێنەوە کە تۆ لەما شکستی هێنا کە حکوومەتی ناوان شکستی هێنا کە تا ئێستا دەستورێکی نییە مافی هەمووان پارێزرا و کە دڵنیایی بداتە کە پێکاتەکانی دیکە لە وڵاتە ڕێگەر نەدەن کە خەڵکی بە زمانی خۆی قسە بکە کەلتوری خۆی بپارێزێ دوای ئەم هەموو شکستانە ئێستا حکوومەتێک بێت بڵێ من ناوەندگەرام من کۆنتترۆلی هەموو شتێکەکەم و دەبێت لە مرکزەوە قرار لەسەر هەموو شتێک بدرێ و مافی ئەوانە دیکە پێشێل بکە و گوێ بە دەستور نەدا و دەستوری بۆ گرنگ نەبێ مافیەوانی دیکەی بۆ گرنگ دەبێ ئەمە دەبینی ئەمەی لێ ئەکەوێتەوە هەشتەندە تا ئێستش کە حکوومەتی ڕاگوزەر هەیە و هەنگاوی شەیە بۆ ئەوەی کە
پێکەوە لەژێر چەکتی یەک وەزارەتی بەرگریە یاخود وەزارەتی ناخۆی هەمویان کۆ ببنەوە و تا ئێستا نەیانتوانێ و ڕێکەوتنەش جێبەجێ بکەن نەیانتوانێ و دڵنیایە بدەنە کورد بۆی کە بێت هێزەکانی خۆی باتە ژێر چەتی وەزارەتی بەرگری سووریا بۆیە دەبینین کە هەندێک فاکتەری دەرەکیش هەن کە کاریگەریان لەسەر حکوومەتی شەرع هەیە چەندێک هێز هەن کە نایانەوێ کە ئەم هێزانەی هەسەدە بچنە ژێر چەتری وەزارەتی بەرگری سووریا و تێکەڵوە بنەوە پێم وایە بێ بە ئاشکرا بڵێم تورکیایە بۆیە ئەمە وای کردووە کە ئەم بەریەک کەوتنە دروست بن ئەمریکاش تێڕوانینی خۆی هەیە ئیسرائیلیش تێڕوانینی خۆی هەیە لەوێ کۆمەلگای نێو دەوڵەتی تێڕوانینی خۆی هەیە دەیانەوێت کە سووریایەک بێ کە سەقامگیر بێ ئاشتی تێدا بێ ئاسایشی تێدا بێ هەمووان مافی خۆیان تیا ببینەوە بەڵام نەکراوە بەڵام ئەو هێزەکەی دیکە لە بەرامبەر سەرکەوتەوەی کە لەگەڵ ئاڵۆزیە گەڵەوەی کە کورد مافی نەبێ بەڵام دەبینی کە ئەمە هەنگاوێکی زۆر مەترسیدارە با باسی هەڵوێستی ئەمریکا بکەین لەبارەوەی کە حکوومەتی ئەمریکا چی دەڵێت نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ سووریا چەند لێدوانێکی هەبوو دوێنێ و ئەمڕۆژ داوا دەکات ڕێگری لە پەرسەندنی گرژیەکان بکرێ و هەردوو لە دام بە خۆدا بگرن بەڵام بە شێوەیەکی گشتی چۆن سەیری هەڵوێستی ئەمریکا دەکەین ئەو ڕێکەوتنێک کە دەی ساڵی ڕابردوو کرا ئەمە سەرکەوتنێکی گەورەی دیبلۆماسی بۆ ئەمریکا و ئەمریکا هەنگاو بە هەنگاو ئەچوە پێشەوە و پاڵپشتی لەو هەوڵانە دەکرد کە لە نێوان تورکیا و پەکەکەدا بوو بۆی کە چارەسەری ئاشتی پرۆسی ئاشتی سەر بگرێ ئەمە لە بەرژەوەندی ئەمریکایە لە بەرژەوەندی دۆزی کووردە لە ڕۆژڵاتی ناوەڕاست بۆی کە بە شێوەیەکی ئاشتیانە دۆزی کورد چارەسەر بکرێ لە بەرژەوەندی کووردە کە مافەکانی خۆی بە شێوەیەکی ئاشتیانە بەدەست بهێنێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیشە کە سیستەمێکی جوانیان هەیە ئاسایشی خۆیان دەپارێزن حکوومەتی خۆیان هەیە و هەموو خزمەتگوزاریەکان هەن و با بڵێن دەسەڵاتی خۆیان هەیە لەوێ حکوومەتی خۆیان هەیە ئەمە لە بەرژەوەندی هەر هەمووانە ئەمریکا تێگەیشتووە لەوە هەبوونی هەرێمێک ناوچەیەک کە هەمووان مافی خۆیان بزانە پێی بگەن بۆ هەمووان باشە بۆ ئەوان باشە ئەم بۆ بەرژەوەندی ئەمریکاش باشە بۆیە ئەوەی کە ئەم دوورکەوتنەوەیە لە گفتوگۆکان ئەمریکا پێی ناخۆش بووە گفتوگۆکان وەکو خۆیان نەچوونە پێشەوە ڕێکەوتنەکەم خۆیان جێبەجێ نەکران و هەموو ئەو نیازپاکی کە پیشانیدا دەبینی کە وەکو خۆی نەچوە پێشەوە ئێستا ئاڵۆزی دەبینین کە با بڵین دیمەشق بڕیاریدا کە بێتە ناو هاوپەیمانی دەوڵەتی دژی داعش بەڵام دەبینین کە هێزە تونڕەوەکانی ئەڵێن داعشیشیان تێدایە هاتوون هێرشیان کردوێتە سەر هاوپەیمانێکی زۆر نزیکی ئەمریکا کە کووردە لە ڕۆژئاوا و لە حەلب کە ئێستا دەبینە ئەمە پێشاتێکی خراپە هێرشی کردووە سەر دروزەکانیشی کردو سەر عەلەویەکان هێرشی کردو سەر کریستیانەکان و ئێستاش کورد بۆیە ئەمریکا من پێم وانییە لێ خۆش بێ لەم نیازپاکەی کە بە خراپ حکوومەتی شەرع بەکاری هێناوە نەک جارێک و دوان و سیار و چوار بۆیە ئەمریکا دەبێ لەگەڵ حکوومەتی ڕاگوزەری سووریا قسەیەکی دیکە بکە هەوڵێکی دیکە بدات ئەگەر سەیری تۆمبارە بکەی بزانە چی وتووە سێ خاڵی سەرەکی لە ڕاگەیەنراوەکەدا باسی کردووە یەکەمیان ئەڵێ دەبێ ڕێکەوتنی دەی سێ ساڵی پار جێبەجێ بکرێ دەبێ دەستورێک هەبێ دەبێ دانی پێدا بنێ مافەکانی کورد دانی پێدا بنرێ ئەکرێ تا ئێستاش دڵدەست دەرنەچووە ئەکرێ ئەوەش بکرێ لە ڕێگەی دیبلۆماسیەوە چارەسەر بکرێ باسی لەوە کردووە کە سووریا دەبێ وڵاتێک بێ بۆ هەمووان هەموو پێکاتەکان بە بێ جیاوازی و بێ هەڵاوێرکردن لە نێوانیاندا یەکێک دەسەڵات نەگرێتە دەست ئەوانی دیکە کۆنتترۆل بکە باسی لەوە کردووە باسی لەوەش کردووە کە هیچ لایەنێکی تۆمەتبار نەکردووە ئەگە سەرنج بدەیتە ڕاگەیەنراوەکەی دەڵێ دەبێت شەڕ ڕاوەستێ دەبێت چارەسەرێکی دیکە بدۆزرێتەوە لە ڕێگەی دانووسانەوە چارەسەر بکرێ و جەختیشی نە هەسەدا نە حکوومەتی شەرعی تۆمەتبار نەکردوون بەڵکو داوای کردو کە شەڕ ڕابگیرێ و هەوڵاڵتی سڤیل بپارێزرێن بەڵام هەندێک ئەکتەر هەن وەکوتم دراوسەی سووریان دەیانەوێت کە دۆخەکە تێک بدەن پێم وابێ باشترین حاڵەت ئەوەیە کە هەندێک لایەن لە تورکیا نایانەوێت کە کورد بە مافەکانی بگە نایانەوێت کە سووریا بێتە وڵاتێکی دیموکرات بەڵکو دەیانەوێت حکوومەتێک لەوێ بێ کە لە ژێر قسە و سیاست و هەژمونی ئەوانابێ
ئەوەی کە ئێستا دەبینین تا بەو ئاراستەیە بۆیە زۆر گرنگکە ئەمریکا دەوێت ئەم کێشە لە ڕێگەی دیبلۆماسیەوە چارەسەر بکە بەڵام ئەگەر بێت و ئەمریکا سوور بێ لەسەر ئەمە دەبێ هەوڵەکانی زیاتر بکە گوشاری زیاتر بخاتە سەر حکوومەتی ڕاگوزەری سووریا بۆەوەی کە بێت ئەو ڕێکەوتنەی کە کردوێتی ئەو بەڵێنانەی کە داوەتی بە کۆمەلگای نێودەوڵەتی و ئیدارەی تەنەوە بە دیاریکراوی جێبەجێیان بکە و گوشاریش بخرێتە سەر تورکیا بڵێت دەستێوەردان مەکە ڕێگە بدە کە خەڵکی سووریا خۆیان بڕیار بدەن ڕێگە بدەن ئەو ڕێکەوتنی کە خۆیان لەناو خۆیانە کردویانە وەکو خۆی جێ بگرێتەوە ئەمە من پێم وایە بێت تەوقعەکەم لە ڕۆژانی داهاتوودا ئەمریکا گوشارەکانی وەکوتم زیاتر بکە و هەوڵە دیبلۆماسیەکانی زیاتر بکە ئەمە ئەو شتەیە کە ئەمریکا دەیوڵژاتی ناوەڕاست. زۆر سپاس ڕێوبەری بەشی توێژینەوە لە دامەزراوەی ئاشتی کورد زۆر سپاس. بەڵێ سۆبان ئەوە قسەکانی میوانەکەمان بوو کە هەم بە وردی باسی لە هەڵوێستی ئەمریکا کردوە دەشتوانێت چ ڕۆڵێک بجێڕێ بە تایبەت تۆمبارەک لە ناوچەکە کە نوێنەرایەتی ئەمریکا دەکات لە سووریادا.